لە کۆتا ڕۆژەکانی وەرزی زستانین شەپۆڵێکی بەفربارین سنووری باڵەکایەتی و ناحیەی حاجی ئۆمەرانی گرتەوە. ڕێژەی بەفربارین لە نێواندا بۆ 15 سانتیم بووە. لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران تەمەرچین ڕێژەکە زیاتر بوو. ئێمە لە بەرە بەیانی زوو دەستمان بە کارەکەمان کرد، ڕێگاکە بەیانی زوو بە تەواوی داخرا و بەڵام ئێمە وەک هەر بە ڕاماڵینی بەفر و لێدانی خوێ ڕێگا حەجومەرە ئێستا بە تەواوی ئاسایی بۆتەوە. ئەوڕۆ 10 سانتیم تا 2 سانتیم بەفرباری بوو. ئێمە هەم بەفرەکەمان ڕاماڵی خوێشمان لێدا ڕێگاکە ئێستا ئاسایی بۆتەوە. ئاستەنگەکان زۆر ئەو کامیۆنانەی کە دە ڕێگادا بوون شەو هاتبوون لە ڕێگا مابوونەوە قەسیان کردبوو ئەوان بربەست بوون نەیانەتوانی بەسەرکەون بۆ عاجۆمەران بە ڕاماڵینی بەفر و لێدانی خوێ ئێستا ئەوان شەمویان هاتنە دەرێ و هیچیان لە ڕێگاکە نەمانەوە. ئەو بەفربارینە لە بەرەبیانیەکی زوو ئاستەنجی هاتوچۆی دروست کرد بەهۆی بوونی باستەڵک لەسەر ڕێگاکە و بەکەوتنی ژمارەیەک ئۆتۆمبێلی بارهەڵگەر لەسەر ئەو ڕێگایە. بەڵام تیمەکانی بەفڕاماڵین سەر بە بەڕێوەبەرایەتی پاراستن و چاکردنەوەی ڕێگاوبانی سۆران ڕێگاکەیان کردەوە. خۆی بە زیاد بیتن بەفر باریوە تقریبان بە 10 سانتین 15 سانتین بەفر باریوە شکر لۆ خۆی ئەو ساڵێکی ڕاستی سەخت بوو بەڵام تیمەکانی بەفر ڕاماڵین لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرە بە حەقیقەت یعنی دەستخۆشیان لێکەین بە بەردەوامی تیمەکانیان فریار ڕێگاوبان کەتونە و ئاستەنگمان بۆ دروست بووە جار هەبووە بەڵام زۆر خێرا بە فریامان کەتونە و بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ڕێژەی بەفربارین زیاتر بووە بەڵام لە بەرامبەر 2-3 ساڵی پێشووتر ڕێژەی بەفربارین زۆر کەمی کردووە. ئەوەش کاریگەری کردوتە سەرچاوە ئاویەکان لە ڕووبار و کانیا و جۆگە ئاودێریەکان بە جۆرێک بەشێکیان لە ساڵی ڕابردوو لە کاتێکی زوو ئاویان نەما و وشتیان کرد. ماوەی سێ ڕۆژە لە بەرزایەکانی سنووری باڵەکایەتی و ناحیەی حاجی ئۆمەران بەفربارین بەردەوامی هەیە. ئەو شەپۆڵەی شەوی ڕابردووش سەنتەری ناحیەی حاجی ئۆمەرانی گرتەوە بەپێی ئەمەرەکانی تیمەکانی بەفڕاماڵین لە نێواندا بۆ 15 سانتیم بەفرباریوە بەڵام ئاستەنجی هاتوچۆی دروست نەکردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی حاجی ئۆمەران.